ویسمان ئەو داواکاریانەی کە هەمانە چەند ساڵە خەباتی بۆ ئەەکەین لەسەر شەقام و لە جێگەکانی تر ئەمڕۆ بەڕسمی بیدێنە نوێنەرانمان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەوانیش بەڕێزەوە لەیان وەرگرتین بۆیە داواکار بووین لە حکوومەتی عێراقی و لە شەخصی بەڕێز حەیدەر عەبادی کە بەڵێنەکانی بباتە سەر ئەو قسانەی کردوویەتی بیکا بە کردار و بە زوویی ئەم کێشانە چارەسەر بکرێ و ململانەی سیاسی نەبێتە هۆکار بۆ ئەوەی کە ڕنگدانەوەی سلبی و خراپی لەسەر خەڵکی هەرێمی کوردستان نەبێ بە تایبەتی کەرتی پەروەردە. ئێستا داواکاریمان لە حکوومەتی فیدرالیش ئەوەی ینی تا ئەو ڕادەیە دەستیمان پێ نەکاوێت چاوەڕوان نەبین ینی بەڕاستی پرۆسەی خوێندن لە پەکەوتنایە بەتاوێت چەند ساڵەوە 3 ساڵە. ئیتر حکوومەتی شواتە خوێندن واتە تەندروستیانی حکوومەتی هەرێم لە هەموو بارەکانە لە باری ئابووریە کۆمەڵاتیە سیاسیە لە گشت بارەکانی ژیانە هەمووی پەکی کەوتووە.